بەناوی خۆی گەورە لە پرسی چەندەرەوە سڵاوتان ئاراستە دەکەین. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە هەولێری پایتەخت چەند کەسێک لە دەستگیرکراوانی بادینان بە بیانووی جیاجیا زیندانی 6 ساڵیان بەسەردا سەپێنرا. ئەمە ژووە بە ئاسایی تێنەپەڕی بەڵکو و دەنگدانەوەیەکی زۆری لێکەوتەوە بە تایبەت لە نێوخۆ و هەروەها لە جیهانیشدا. میوانداری زۆر بەڕێز نووسەر و ڕۆژنامەنووس سەرتیب جەوهەرمان کردووە. بەخێربێن. سلامەتی. ئەگەر بپرسم یەکەم پرسیاری من ئەوە بێ، تۆ وەک ڕۆژنامەنووسێک کەیسی ئەو دەستگیرکراوانە وەک کەسێک باوا لە قەڵەم دەدەی کە سیاسی بووە یاخود ئەوە یاسایی و ئاساییە کە 6 ساڵ زیندانی کرا؟ تەماشا ئەم ڕووداوە چەند بەعدێکی هەیە، بەشێکی قانونیە و هەر پێشچی بۆی هەرزانیاری هەبێ کە ئەوانە گیراون تا ئێستا 24 کەسن و ئەوانەی دادگایی کراون 5 کەسن و چەند کەیسیشی جیاوازن ئەو 24 کەسە. حوتیان تەسەور دەکەم لەسەرەوە گیرا بن کە نیازیانەوە بە حیزبێک دروست بکەن. ئەو کەسانە کۆنە هاوپەیمانین، ینی ئەو حیزبی پێشتر هاتە ناو ئینتیخابات و 2 کورسی دەنگدانی هێنا و 5یان 4یان لەسەر گروپچاتێک گیراون. دیارە گروپچاتە هی یەکێک لەوانە بووە گروپێکی فراوان بووە، نازم چەند کەس بۆ بزەبت هاکراوە ئەو گروپە کەشف بووە و ئەوانەی لە گروپەکە چاتیان کردووە، یعنی دەردەشایان کردووە، گفتوگۆیان کردووە، گیراون و هەندێکیان لەسەر خۆپیشاندان، یعنی نیازی خۆپیشاندانی هەبووە یا خانی خەڵکیاندا بووی خۆپیشاندان بکەن لەسەر چی، خۆپیشاندان بکەن لەسەر نەبوونی موچە و خزمەتگوزاری و حتا گەندەڵی ئەو شتانە. ئەوانە ینی مەجموعە کۆبوونەتەوە 5یان دادگایی کراون. ئەو 5 کە دادگایی کراون ڕێکارەکانی گرتن و تۆمەتەکانی خراوەتە پاڵیان و ئیجراعاتی ینی ناو محکەمە بە پێی قانون ناسان، بە پێی ئەوانەی کە لە دادگا شارەزان و لە ناو قەزا شارەزان ناقانونین. بە بڕوای بەڕێزیشتان وەکەوەی و دیوەکی سیاسیشە، دیوە سیاسەکەشی ئەوم بیرچ و ئەوەیە کە ناڕزای خەڵک لە بادینان و لە هەموو کوردستان هەیە بە تاکید، بەڵام ئەوی لە بادینان دیارە پارتی دیموکراتی کوردستان لەوێدا نفوزی هەیە و ڕەنگە پێی خۆش نەبێ ئەو ناڕزایە بگاتەوەی کە خۆپیشاندان بکرێ و خەڵک بێتە سەرجادە. ڕەنگە ئەوە بۆکو ڕێکارێک تەماشای بکرێ یا ئەوە جۆرێک لە تێگەیشتنی پارتی وەکۆی کە نفوزی لەو منتیق هەیە بۆ ئەوەی ئەو دەنگە ناڕزایەکە بکاتەوە لەوانەیە لەبەر ئەوە ئەوانی گرتی بێت. ئەگەر تەماشاکەین لەسەر ئاسی جیاواز دەنگدانەوەی هەبوو، هەرێک لە حیزبەکان لەوانەیە بە بەیاننامە هەڵوێستیان دەربڕی بێ، تایبەتر حیزبی یەکێتی نیشتیمانی کوردستان مەبەستە لەبارەیەوە بەپرسم چونکە شەراکەتی یان هاوبەشە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. دەزانی ئەوانی کە ناڕازین وەک بۆی پرسیارەکەت ینی بەخێرایی جواب بدەین وەک وەختمان کەمە، ئەوانی ناڕازین هەموو حیزبەکانن جگە لە پارتی و لەناو پارتیش گروپێکن کە ناڕازین، یعنی ئەو گروپی نێچیروان بارزانی ئێمە لە ئەعلامی نێچیروان بارزانی و هەستی پێ دەکەین کە ئەوانیش ناڕازین تەبەن تەلەڤیزیۆن و ڕووداوی ئەوانە و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم بەیاننامەی دەرکرد و یەکێتی بۆ خۆشی شەریکی ئەم حکوومەتێ، بەڵام ڕاستە بەشێک لەو حیزبانە شەریکی حکوومەتن بۆ نەبزوتنەوەی گۆڕانی و یەکێتی، بەڵام حەز بە شەراکەت ناکەن. ناڕەزاییەک لەناو ئەو 2 حیزبە هەیە سەبارەت بە مەسەلەی بەشداریکردن لەم حکوومەتە، بۆی ئەوانەی کە ناڕازین لە شەراکەتی ئەم حکوومەتە ئەوانش دەنجی ناڕەزاییان لێ برس بۆتەوە. جگە لەوە قۆنسولخانەکان، هاوکات میدیا، هاوکات ڕێکخراوە چاودێرەکان هەموو ئەوانە ناڕازی بوون، ینی بەڵام ئەو ناڕازی بوونە بە شوێگەیش بۆ نمونە بەتایبەتی ئەوانەی شەراکەتن یان هاوبەشن لە حکوومەت، یعنی ناتوانن دەسەڵاتیان باوەی ئەوەی هەبی هیچ نەبی هاوسەنجێک ڕابژیرە لەو نێوەندە. بەس ینی لە پرسیارەکەت بە شێوەیەکە جواب بدەمەوە. ئەو شەوەیە کە کوردستان بەداخەوە دابەش بۆ 2 زۆنە، ئەو زۆنێک کە ئێستا ئێمە تێیدا دەژین ساقسەری دەکەین هەولێرە پارتی تێدا نفوزی باڵایەوە، دادگاکان سەربەوانن، پۆلیس سەربەوە، ئاسایش سەربەوە، ینی هەموو جم و جۆڵک و بڕیارێک لێرە پارتی تێدا باڵە دەستەوە، حکومڕانی و بڕیارەکانی ئێرە هەموو لای پارتیە و بە هەمان شێوە ئەو دیویش و نە پارتی دەتوانێت دەخل لەو منتقەی کە پێ دەگوتری کەس یان سەوز بکە و نەدەیشێتیش وەکو پێویست دەتوانانی کاریگەریکێ بۆ شوێ، بەڵام دەتوانین بڵێن دەتوانین ناڕەزایی دەربڕن و نەتیجە ناڕەزایی یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها کافی نییە، یان تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان ناڕازی نەبوو لەوەی کە ئەوانە بەو شێوەیە گیراون، هەموو حیزبە سیاسیەکان بزوتنەوەی گۆڕان، کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی. بەڵام ناڕازی بوون هیچ لە بارودۆخە کەی ئەو زیندانیانە ناگۆڕێ، یان هیچ لە قەراری محکەمە دەگۆڕێ، یان
ئەمانە هەمووی فشارن خۆ فشار نەبنێت خۆ فشاری حزب سیاسیەکانین بەشێک لەو فشارانێکی ئێماسی پێ دەکەین فشاری خەڵکە لە تۆڕە کۆمەڵایەتی کار ئەگەر تەماشا بکەین شەوی پێشتر کە هەولێر تۆباران کرد کە حەدەسێکی زۆر گرنگ بوو کە هەم بوعدی ئەقلیمی هەبوو بوعدی نێودەوڵەتی هەبوو و بوعدی ناوەخۆیی هەبوو کەچی خەبەری زیندانیکردنی سزای زیندانیکردن بە ناقانونی ئەو 5 کەسە وای کرد کە ئەو خەبەرە بە تەواوی ون بی حتا وفاتی دکتۆر ڕۆژنووری شایۆسیش خەبەرەکە ون بوو و ئەو خەبەر لە هەموو خەڵکەوە نزیکە خۆ چالاکوان دەگیرێ تەنها چالاکوان نییە ئەو هەموو ئەوانەی کە لە تۆڕی کۆمەڵایەت دەنووسن چالاکوانن کەواتە ئێمە هەمومان چالاکوانین بنەجێت چ لە گەنجێکەوە بگرێت تا دەگاتە سیاسەتوانێک ئەگەر بینە سەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بزات دوێ باسی وی دەکەم چکە ئەو هاوبەشە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان وە زۆنێکی بەدەستەوە باست کرد لە دەسەڵاتی دادوەری بە حکمی ئەوەی کە کێشەی ناوخۆیان هەبوو وەریان نەگرت ماشاءالله ئەگەر با بۆی معلوماتی باشتر بخەمە ڕوو دەسەڵات دادوەری بەپێی قانون دەسەڵاتیش سەربەخۆیە و هەموو ئجراعاتێک بۆ دانانی دادوەرەکان و ئەوانەیە کە لە ئەنجومەنی باڵای دادوەرین ئەوانە بە پڕێکاری قانونی دادەنرێن نابێت حزب دەستوەردام بکەن بەڵام لە دوای 2006ەوە 14 کەس دەستنیشان کران و ئەو 14 حەوت بە حەوت دابەش بووە یعنی شئنا و ئەبەینا پێمان خۆش و ناخۆش پارتیویچێتی ئەوانیان داناوە ئێستا جۆرێک لە ناهاوسەنجی لەناو ئەنجومەنی دادوەری هەیە لەوانەی کە پێشتر دانراون وە گرفتێک هەیە دوو حاکمیان کەوە دەبوایە تەقاعود بوون ئێستا بەنا قانونی ماونەتەوە یعنی هەم دەستەی نەزاهایەکی دادوەران پەرلەمان هەمووی داوایان کردوکە ئەو دوو دادوەرە بڕۆن حزب لێ ناگەڕێ بڕۆن یعنی دیارە وازەحە و مەفروض نیە هیچ حزبێک دەست لە دادگاوەر بدات یعنی ڕێکارە قانونەکان وەکو خۆی بڕواوە ئێستاش بۆ لە مەسلەی ئەو جیراوانە محکەمەی تەمیز مەسئولیەتی زۆر گەورە لەسەر شانە محکەمەی تەمیز دەتوانێت ئەو قەراری دادگا تەماشا هەڵوەشاندنەوە و ڕاگررتنی بڕیاری زیندانیکردنەکە بەڕاستیان پێویستی بە ڕێکەوتنی سیاسی هەم بە زۆرێک لە هەدوو هەیە یعنی بۆی زۆر زەخت لەولایانەوە نەکرێت کە بۆتە سەبەبی دادگاییەکە زۆرێک لە لێکتێگەیشتن دروست بێ سیاسیەن بۆ ئەوەی دادگا حاضر بێ بۆ هەڵوەشاندنەوە ینی ڕەنگە دادگاش بکەوتە ژێر فشار ئێستا ینی قسە و باسێکە ئەگەر بێت و محکەمەی تەمیز بە شێوەیەک لە شێوەکان ینی بڕیاری ناقانونی دەرکە من پێم وایە بەشێک لە حاکمەکان هەڵوێ زۆر دەگرن دەستەکان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت تا پرسێکی دیکە سپاردی خوددا بن